بێکێشەترین هەڵبژاردنەکانی کوردستان بوو و کۆمسیۆن زۆر بە جوانی شەکانی خۆی کرد و توانەی پێشگیری بکە لە پرۆسەی تەزویر کە بە تەمابوون لە زۆر جێ بکرێتن هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن بەبێ کێشە نابێت بەڵام بەڕای من ئەم پرۆسەیەکێک لە باشترین پرۆسەکان بوو. کە من چوون بۆ دەنگدان شتێکی تەبیعی بوو ئاسایی بوو خەڵک دەچوو بۆ دەنگدان ئازاد بوو چه ئەشکارێک بۆ نەدیت یان گروپاتێک نەبوو لە بنکەکانی دەنگدان کە شەخص خۆم هیچ وەڵەتم نەدی لە بنکە. هەڵبژاردنێکی گەلێک سەرکەوتوانە بەڕێوەچوو لە هەرێمی کوردستان دەستخۆشی لە کۆمسیۆن دەکەم زۆر بەڕێکی هەڵبژاردنەکەی بەڕێوەبرد. هەموو انتخابك كم كورتي دەبێتن هیچ شتێک بێ کەم کورتی نابی بەڵام ئەوەی ئەو بنکەی ئەمن لەگەڵ ماڵ منداڵەکەم ئەسەردانی بکرد هیچ شتێکی وام لێ نەدیت. هیوادارم ئەوانەیە کە لاوەنی لایەنی براوان کار بکەن ئیش بکەن ئەو قەیرانە کۆتایی پێبینن خەڵکانێکی زۆر تووشی قەیران بووە نەبوونی گرانی بێئیشی